بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. ئەوەی ئەیبینن نۆرەی دوور و درێژی بەنزینی 750 دیناریە. هاوڵاتیان لە بەیانیەوە نۆرەیان گرتووە لە سۆران. تاوەکو ئێستاش دەست بە دابەشکردنی نەکراوە، مە تەنها نۆرەگرتنە هاوڵاتیان بۆ دەستکەوتنی بەنزین لە بەیانیەوە ئەم نۆرە دوور و درێژەیان گرتووە. بەنزینخانەکەش لێرە زۆر دوورە کە ئەمە شوێنی دەستپێکی نۆرەگرتنەکەیە. دوانیوەڕۆ دوای کاتژمێردوو ئەوانە دەست بە بەنزینە کرێوا بڕیارە. لە سۆران تەنها ئەمڕۆ دوو بەنزینخانە بەنزینی حکومی دابەشەکەن بەنزینی 750 دیناری، بەڵام هاوڵاتیان دەبێت چەندین کاتژمێر ئۆتۆمبیلەکەیان لە نۆرە دابنێن و دواتر هەریەکەی دوو کاتژمێر سێ کاتژمێریەوە تەنها تا نۆرەی ئەگاتێ. دە بەنزینخانە گەڕاوم لە سۆران، بەڵام بەنزین دەست ناکەوێت. قەیرانێکی پۆڵی بەنزین هەیە لە ئیدارەی سۆران، بەداخەوە هاوڵاتیان تووشی ناڕحەتی زۆرە بن. لەم دە بەنزینخانەکە گەڕاوم، تەنها دوو بەنزینخانە بەنزینی سوپەر و محەسەنیان هەبوو، ئەویش بە نرخێکی گرانە. هاوڵاتیان لە توانایاندا نییە کە ئەم بەنزینە گرانە بکڕن. بەنزینی سوپەر بە 1600 دینار بووە و محەسەن بە 1500 دینار بوو. بەداخەوە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم ئەم قەیرانەی ئەگەرچی بڕیاریاندا کە بەنزین ببێت 850 دینار، بەڵام بڕیارەکەیان تەنها قسە بووە، نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بەنزینی قەیرانی بەنزین قوڵتر بۆتەوە، نەک چارەسەر بوو بێت. هاوڵاتیان تووشی ناڕحەتی زۆر بوونە بە هۆی گرانبوونی بەنزینەوە، ناتوانن ئەم بەنزینە گرانە بکڕن و بۆ دەستکەوتنی بەنزینیش دەبێت نۆرەیەکی دوور و درێژی بگرن تاوەکو بەنزینی 750 دیناریان ئەگاتە. ئەویش ڕۆژانە لە سۆران تەنها دوو بەنزینخانە بەنزینی 750 دیناری دابەشەکەنەوەی بینیتان نۆرەی دوور و درێژی بەنزین بوو لە ئیدارەی سۆران کە تاوەکەستا بەنزینەکەش دابەش نەکراوە. هاوڵاتیان تەنها نۆرەیان گرتووە بۆ ئەوەی بەنزینیان دەست بکەوێت.